بأمرية في شواني فرماني في غمري فاصل الله وحق فراشوت دوكا سبيع جلكي بولغر حتى صار سيارة كبيرة أي بآفرة وانا لا وازن أي آفرتان شنو دامني كلاسة كان يمكن فرموي يور بخيرات يمكن علاقتنا كم يا أخوة بخير بين ئێمە وەکو لە قیسێمای ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی دادگەری وەکو چالاکی هەمیشەیمان هەستاوین بە سازکردنی ئەم چلینەی فەرموودەیە بۆ مامۆستا محەممەد چیمەنی لەبەرەوەی زین کۆمەڵگاکەمان بەرەو هەڵدێرە ڕوا خەریکە دوورەکەوێتەوە لە یاساکانی ئیسلام و لە دابوونەریتی ئیسلام ئێمە هەستاوین بۆ بەرچاوڕۆشتنی خوشکان و خانمانمان هەستاوین ئەم چلینەی فەرموودەیەمان کاتێکماندانەوە بۆ بە ڕێز مامۆستا محەممەد چیمەنی کە بێ شەرحیکا بۆ ئەو خوشک و دایکانەمان ئێمە لە هەر کاتێکە ئەم دینە پێویستی بە ئێمە بێت و ئەم دینە بزانین بەرەو شکستی ئەڕوا ئێمە هەڵ ئەسین بە ئەو ئەرکی کە لەسەر شانمانە بیگەین بە ئەوانی خوا خۆمانەوانێ هەوڵ ئەدەین ئینشەڵا بەبێ توانای خۆمان ئەم دینە بگەینین بە هەموو کۆمەڵگاکەمان و بە هەموو نەتەوەی گەلی کورد کە ئەلحەمدولیلا نەتەوەی گەلی کورد نەتەوەیەکی موسڵمانە بەڵام دەستانێک هاتوون تێکەڵی ئەم دابوونەریتە بوون و خەریکن بەرەو هەڵدێری ئەبن خەریکن دابوونەریتی ئیسلامی کاڵەکەنەوە خەریکن دابوونەریتی شوێنانی کەمان بۆ دێن تێکەڵی دینەکەمانەکەن ئێمەش بەبێ توانای خۆمان هەوڵ ئەدەین ئینشەڵا ئەم دابوونەریتە ئەم دینە جوانە لەناو کۆمەڵی خۆمانە پەخشکەین و بەردەوام بین لەسەری ئینشەڵا تعالی أفرمي متلفعات بمروتهن أفرمي كهات المنزل عباية كان بيشاب خويا ئێمە وەکو لە قسلێمانە ڕێکخراوی خوشکان وەکاری هەمیشەیی خۆمان بەردەوام پلان و پرۆژەمان هەبووە بۆ هەموو چین و توێژەکان تایبەت بۆ ئافرەتان پرۆژەی ئەم جارەمان ئەم چنینەی خانمانە بێت تایبەت بۆ هەموو چینەکانی بڵێن ئافرەتان هەموو چینەکانی بگرێتەوە چونکە خوشکانمان هەیە کە خوێنەواری نییە بەڵام گوێبیز بن بە ئامۆژگاری و بە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی زیاتر هۆشیار بنەوە زیاتر وریا بنەوە زیاتر خۆیان بە دوور بگرن لەوانەی کەوا خی گەورە نەهی لێ کردووە لەبەرەوە ئێمەوامان بە بارزانی و پرۆژەی تریشمان زۆرەوە پرۆژێکی تریشمان هەیە بە هەمان شێوە خوێندنەوەی کتێبە وەک ساڵانی پێشوش هەر هەمان بووە خوێندنەوەی کتێب کە بە پرۆژە و زۆرینی ئافرەتان بەشداریان کردووە. فقالت أم سلمة فكيف يصنعن النساء بذيولهن يعني جلين يجوان بلا برتانا إلا جلي بي شرعي بيا يا